هرد في درباره ده امراض وستين دچینا استودیوین کورسان 24 ل سلیمانیه میوانه من گلمنا برز میران عمر لگلمنا شارزای بازارن داراییه آماده کاک میران ام کاتتان باش پیامنرمان ل واشنطن باسی حوالکی کرد من دمی بیم سر روی تکنیکی که و پیشبینی کان لنرخی نوت و دست بکم هوکاری برزبونی نرخی نوت اگر به هندێک وردەکاری ولا سەر ڕابوەستین بۆچی دەگەڕێتەوە ئایا ئەم بەرزبوونەوە بەردەوام دەبێت یان دووبارە دەگەڕێتەوە ئاستی 90 و خوار 90 دلار زۆر سپاس کاک محەممەد وەڵا بۆ نەوت خۆی دوو سەبەب هەیە یەکەم ئەمریکا لە کاتی 2022 کە هەڵبژاردننی پەرلەمانتارەکان هەبوو زۆربەی ئەو نەوتانەی کە لە مەخزانەکانە بوون کە بەڕاستی لەوێن بۆ حادیسە و کارەسات خستیانە ناو بازارەکەوە بۆی نرخی نەوت دابەزێنن پێش انتخابات ئەمە یەکێکە ئێستا کە ئەو نەوتانەیە نەماوە لەبەرەوەی ئێستا ناتوانن دەستکاری بازارەکەکەن لە عینەن کاتیشە عیلاقاتی سعودیا و ئەمریکا زۆر باش نییە اینجا ڕاستی پێ بڵێن بەڕای من نەوت زۆریش زیاتر بەرزە بێتەوە بە تایبەت کە گەینە هاوین لەوە چێ ئاڵ تایم هایە بکە 150 دلار بۆ سەر و بۆ بەرمیلێک 150 دلار بۆ هەر بەرمیلێک بەڵێ ئەمە کەی دەگاتە 150 دلار بە هەر بەرمیلێک وەڵا هەتا فایدە ئەوە بەردەوام بێت هەتا فایدە بەرزکەنەوە احتمالەکەی زیاترەکە هەتاش ئەگەر بهێش نەخوارێ بەڕاستی نابێ بەخاوی بهێ نەخوارێ بازاری ئەمریکا ناتوانێت تەحملی کە لە ساڵێکی ترە فایدە لە سایە 4 بێت فایدە لە سایە 5 بێت ئەمە ناتوانێت تەحملی کە لەبەرەوە هەتا زیاتر فایدە هوکو خۆی بمێنێت یان دانە بزنن هەر زیاتر بە پەلەتر نرخی نەوت بەرزە بێتەوە ئەو وڵاتانەی کە بەرهەمێنەری نەوتن لەوانەیە بە گوێبیستبوونیان بەو هەواڵە دڵیان خۆش بێت ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ وڵاتانی بەرهەمێنەری نەوتیان لە ڕۆیەکی تر و لە لایەکی ترەوە تووشی زەرەریش دەبن وەڵا ڕاستی پێ بڵێم کێشەکە ئەمەیە کە ئێستا ئەمریکا ڕۆشتە زروفێک کە پێڵێن دیفلیشن کە فایدە بەرزەکەیتەوە دۆلار کەمە بێتەوە لە ناو بازار اینجا مەسەن ئێستا کێشەکەی عێراقی خۆمان دینار بەهای دینار بۆیە واقیمەتی لە دەستاوە لەبەرەوەی دۆلار نەماوە لە وڵاتەکە باشە اینجا دماندیش نەماوە بۆ دۆلار جامە چییە کە ئەو دینارە ینی لەوە چ لە لایەکەوە بەرمیلی نەوت گران بوو بێت بەڵام پارە نایەتە ناو شارەکە پارە نایەتە ناو وڵاتەکەەوە نەکرد لە عێراق بۆ هەموو وڵاتەکانی ئوروپا بۆ هەمویان ئێستا سنترال بانک یەکەم هەدەفی ئەوەیە کە سووی بانقی بەرزکاتەوە بۆی هەڵوەسانن بهێنێتە خوارێ بەڵام کێشەکەمان لێرە ئەوەیە کاک محەممەد هەڵوەسانن ئەوانیانەوە بهێنە خوارێ پارە لە بازارەکە دەربێنن کێشەکە گەورەترین سەرفی پارە لە هەموو عالم حکومەتی ئەمریکا ئەگەر ئەیانەوە بەڕاستی هەڵوەسانن چارەسەرکەن تۆ ئەبێ نێڵی حکومەتەکە پارە سەرفکە بەڵێ کەواتە دەتوانین بڵێن لە ئەگەری گەیشتنی نرخی هەر بەرمیلێکی نەوت بە دەوروبەری 150 دلار ئەو وڵاتانەی کە بەرهەمێنەری نەوتن بڵێن بەهای بڵێن عملەی خۆیان درای خۆیان لە دەست دەدەن زیاتر لەوەی کە ئێستا باسی دینار بکەین دینار چەند دابەزیوە چەند بەهای خۆی لە دەستداوە بەرامبەر بە دولار دوو ئەوەندەیان زیاتر لەوەی کە ئێستا لە دەست دەداتن وایە ئەرەوڵا وایە اینجا یەکشتی تریش هەیە لەرە ینی بەڕاستی ئەگەر سەری تورکیاکەی سەری لەبنانکەی سەری ئێرانیشکەیت بەهای پارەکان بەڕاستی قیمەتی لە دەستداوە بەڵام ئەو شتێک یارمەتی عێراقەیە بەڕاستی ئەوەیە کە ئێمە بەڕاستی نەوتمان هەیە باشە هەتا نەوت بەقوت بێت بازارەکەمان باشترە بێت لە زۆربەی وڵاتەکانی عالم هەتا ئەگەر سەیریشکەی ئوروپاش هەر عینەن کێشە هەیە بۆ یورۆنەوە 5 بینیوە بەڕێی من لە داهاتووشە ئەتوانێت بڕاتەوە نرخە بەڕێستا پێشەوەی بێمە سەر نرخی زێر وەکو شارەزایەکی بازارە دارایەکان لەم ڕەوشەدا پێویستە بانکی ناوەندی عێراق یان عێراق چۆن مامەڵە لەگەڵ ئەم نرخە بکات بۆی بەڵانسێکی بەهای خۆی لەگەڵ دراوە بیانەکان ڕابگرێتن
وڵای لە ئێستا ینی کە ڕۆینە ناو دیفلیشن ئەمە کێشەیەکی ئەمریکانی ئەمە کێشەیەکی هەموو عالەمە باشترین شت کە توانین بیکەین یەکەم لە لانی نەوتەکەەوە بەڕاستی ئەزانی نەوت زۆرتر بەرزە بێتەوە لە کاتێکی باشیشە بۆ کڕینی ئاڵتون بەڕێی من ئاڵتون ئێستا هەتا فایدە بەرزکەنەوە ئاڵتون بەرزبوونەوەیەکی زۆر بەهێز ناکە بەڵام کە حکومەتی ئەمریکا گەیشتە ئەو شوێنە کە ئەبێت دیسان و فایدە بهێنێتەوە خوارێ ئەمە بەئەکید ئاڵتون ئەخاتە ناو بەرزبوونەوەیەکی زۆر گەورەوە. ئەگەر کۆتا پرسیارمە ئەو بێتن هەر مادام باسی ئاڵتونت کرد ئاڵتون چی لێ دێتن ئێستا هەندێک ڕێڕەوی دابەزینی گرتووە ئەم دابەزینە بەردەوامە بێت یان دووبارە لەگەڵ گۆڕانکاری لە فائیزدا یان لە سوودا دووبارە ڕێی بەرزبوونەوە دەگرێتەوە. ئەم دابەزینە بەڕێی من کورتخایینە هەتا 1970 بۆ ئاونسەکە توانێت بڕوە بەڵام ئێمە بێ بیر لە شتێ بکەینەوە ئەمریکا نزیکی 300 تریلیۆن دلار لە قەرزایە لە 2008 کە ئاڵتون 2000 بینی بوو هەر 8 تریلیۆن دلار لە قەرزا بوو یعنی هەڵوەسانە زیای کردەوە کە فایدە هاتە خوارەوە لە درێژخانە ئاڵتون زۆر بەرزە بێتەوە لەوە چە نرخی ئێستاش دوو قاتکە. زۆر باشە زۆر سپاس بەڕێز میران عومەر شارەزای بازاڕە دەرەکان سپاس بۆ ئەو زانیاریە وردانە.